بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته إلى يوم الدين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خۆشەویستان ئازیزان داواکەین لە خوای باڵادەست لە دنیا و لە ئاخرەت سەربەرزمان بکات لە دنیا و لە ئاخرەت خۆشگوزەران و خۆشژیانمان بکات لە دنیا لەسەر منهەج و پەیڕە و پرۆگرامی ئەم ئیسلامە ژیانمان پێسەر بکا و لە قیامەتیشا لەژێر عەلەم و بەیداغی ڕەسوول وڵڵادا حەشرمان بکات و داوای لێ یەکەین ئەو چەند ساتانەی کە لە تەمەنمان ماوە خوا بڕیاریدا بۆ باقی بێت خوا بە گەورەی خۆت داوا لێکەین لە شتێکا پێمان سەر بکەی کە لە قیامەتە پێی سەربەرز بین پێی ڕووسور بین پێی خۆشحاڵ و دڵخۆش بین ئازیزان ئەو لە وتاری دوێنێدا لە خزمەتانە باسی ئەحکامێکمان کرد کە وتمان ئەحکام بە نوێژە وترێ ئەحکام بە ڕۆژوو دەوترێ ئەحکام بە حەج و زەکاتەکان ئەحکام ئەمەش کە دوێنێ بڕێکمان لێ باس کرد ئەحکامی سەردانی و چوون بۆ ماڵان ئەحکام ئەزانن یانی چی ئازیزانم ئەحکام یعنی یاسا جا لە دنیا چۆن خەڵک یاسا دائەنێ شتێکە بێ ئەڵێ یاسا وای کردووە و یاسا وای قبوڵەکە ئەچی ئەڵێ ئەمە یاسای مرورە ئەچی ئەڵێ ئەمە یاسای وەزارەتە ئەمە یاسای مدیریەتە ئەمە یاسای خوای گەورەش یاسایی هەیە ئەم یاسایی خوا کە ئێمە باسیەکەین خوا جەلە جەلالوه ئەڵڵا خۆی دایناوە باشە ئەگەر یاسایەکی دنیایی بۆ ژیان باش بێ ئەگەر یاسایەک خوا دایبنێ بێ چەندە باش بێ بۆیە زۆر گرینگە ئەم کەلیمانەی ئێمە دەیڵێن نە قسەی ئێمەیە قسەی ئیسلامە هەر کەسێ بەگوێی کە یعنی بەگوێی یاسای خوای کردووە بەلاتانەوە کەم نەبێ ئازیزانم دوێنێ وتمان چون بۆ ماڵان چون بۆ لای دۆستان و برادەران بۆ لای خزمان کۆمەڵێ یاسا و ڕێسای خۆی هەیە کۆمەڵێ پێوەر و ئادابی خۆی هەیە ئەبێ ئەو یاسا و ڕێسایانە ئەو پێوەرانە وەکو خۆی جێبەجێ بکەین وەکو خۆی پیادەی بکەین جا هەر کەسێک توانی ئەو یاسا و ڕێسایانە پیادە بکات دڵی خۆش بێ کە یاسای خوا پیاداکات دڵی خۆش بێ کە بەگوێی خوای کردووە جا خۆش لەوەدا ئازیزانم شتێکتان پێ بڵێم بۆی لەزەت لە یاسای خوا ببینن هەر کارێکت کرد کاتی ئەزانی ئەمە خواوە داوای کردووە یەکسەر گەورەیەتی خوا و دەسەڵاتی خوا و عەبدایەتی خۆتت بۆ دەرەکەوێ جا بۆ ئەوەی بە سەریعی باسی ئەو خاڵانە بکەین کە کۆمەڵی یاسان کاتێک چووی بۆ ماڵان ئەبێ ئەم یاسانە جێبەجێ بکەین ئەها مەسەلە بەنمونە ئەڵێن دائیرەی فڵانی یان حکومەت داوای کردو خەڵکانێک دا بمەزرێنێ ئەبێ ئەم شتانەیان هەبێت ئەو جار لەو دائیرێدا ئەمەزرێ وەختێکیش ئێمە ئەڵێن تۆ ئەحکامی خوا جێبەجێ کردو ئەبێ ئەم یاسایانەی تیا بێ دوێنێ ئاەتەمان خوێنەوە کە فەرمێ لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ئێوە مەچن بۆ ماڵێک کە ماڵی خۆتان نەبوو ئیلا ئەبێ ئەم شتانە بکەن کەواتە جگە لە ماڵی خۆت ئیتر ماڵی کورتە یا کستە یا بووکتە یا هەر کەسێکی ترە ئیلا ئەبێ ئەم یاسانەی تیا جێبەجێ بکەیت ئەگەر واد نەکرد نەڵێ ئاخردەی من ماڵی خۆمە و کورد فەرق ناکە ئەگەر وادوی خراپت کردووە یعنی تۆ لە خوات باشتر زانیوە زۆر خراپە هەندێک کەلیمات هەیە قورسە بێ ئینسان نەی تێبگا یعنی ئێستا ماڵی کوڕەکەت ماڵی تۆ نی ئازیزەکەم چونکە بووکەکەی تۆ ئەو وەختە بە تۆ مەحرەمە کە لەژێر نیکاحی کوڕەکەتایە لەبەرەوە خراپە حتى پێغەمبەری خوا کاتێک باسی ئەم ئاداب و ئەحکامانەیە کرد یەکێ لە سەحابەکان کە بابەتەکەی پێغەمبەر تەواو بوو صلی الله عليه وسلم فەرمی خۆشەویستی خوا تۆ باشتری ئەواکەی کە چوین بۆ ماڵان ئاوا و ئاوا بکەین ئێ باشە من حتا بۆ ماڵی خۆشمان ئەبێ هەندێ ئادابە هەبێ فەرمی من لە ماڵەوە تەنها لەگەڵ پیرێژنێکی دایکماژیم کەسی ترمان نییە ئیتر ئەم چوون بۆ ماڵەوە لە دەرگادان و قۆخکردنێک و بۆی ماڵەوە ئاگادار بێ من دایکمە فەرمووی براکەی من تۆ حەزەکەی دایکت بە ڕووتی ببینی وتی نەوەڵای پێغەمبەری خوا دەی فەرمووی جاری وایە ئەگەر هەر خۆی بێ لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان جلی جۆرێک بێ کاتێک کە تۆی لێبی وان نەبی بۆیە وتی سەدەقە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەر ڕاستی فەرموو
جا پێغەمبەری خوش فەرمودەیەکی هەیە کە مەبەست و مەقسەد لە ئەم باسی چوون بۆ ماڵەیە بۆمان باسەکە فەرمێ ئەلئیستئذان من ئەجل البەصەر، چوون بۆ ماڵان و مۆڵەت وەرگرتن و بەم ئادابانەوە تەنها لەبەر خاتری چاوە. چۆن لەبەر خاتری چاوە؟ برادێک فەرمووی مامۆستایەکی زۆر گەورە و بەڕێز و شارەزا و زانا هەبوو لە شارێکی تر بوو. یەکەم جار بوو قەت نەچوون بۆ ماڵیان، ئەیانوت مامۆستا مەلا فڵان کەس ئیتر ئێمە لەبەر چاوی ئێمە مامۆستایەکە و ئەمنە نورانی ئەمنە شارەزا جلەکەی وایە ڕەنگ و ڕووی وایە ڕیشی وایە مێزەرەکەی وایە، ئیتر لە لای خۆمان یەک هەیبەت و سامێکی هەبوو زۆر عەجیب. وتی لەگەڵ دوو مامۆستای ڕەفیقمان چوین بۆ ماڵیان. کاتێ لە دەرگاماندا پیاوێک لە ماڵیان بوو، مامۆستاکە زۆر گەورە بوو، ئەم پیاوە بەردەوام خزمەتی ئەم مامۆستایە کرد. وتمان مامۆستا فڵان لە ماڵەوەیە کە ئێمە دوو مامۆستای لە فڵان شوێنەوە هاتوین. وتی بەڵێ فەرمووە لە ماڵەوە. وتم ئیجازە هەیە؟ وتی بەڵێ بەڵێ فەرموو. وتی کاتێ چوینە ژوورەوە دەرگەی بۆ کردینەوە، سیرەکەین مامۆستا تازە لە خەو هەڵەسێ، بە دیزداشەیەکی لول بووە، سەر و قژی بە ملیەکە، ڕیشی بە جۆرێکە. هەر لە خۆمانەوە بینیمان یەکسەر مامۆستاکە سیرێکمانی کرد، گوتی خوا ماڵتان ئاوادان کات. ئەوە کات بوو ئێوە شێواز بوو هاتنە ژوورەوە؟ من والله ئێوە فڵان کەس بە قسەی ئەومان کرد. وتی خوا ماڵی ئەویش ئاوادان کە کارێکی زۆر خراپتان کرد، چونکە تا من مابێتم باسی من بکرێ ئەم مەنزەری منتان بیرە، دیزداشەیەک جلەکانی لول بەسەریەکە، قژی تازە خەواڵووە چاوی ئەوڵێتەوە، هەر ئەم شێوازە دێتە بەرچاوتان. ئەی پێشتر چۆن بوو؟ لەبەرەوە ئازیزانم کاتێ تۆ دەی بۆ ماڵی من ئەچی بۆ ماڵی فڵان کەس، هەر چۆنێک بینیت کە باسکرد ئەو ڕسمە دێتە بەرچاوت. بەڵام ئەگەر بە شێوەیەکی جوان بوو، بە دەموچاوێکی جوان بوو، بە جلێکی جوانەوە بوو، بە شێوازێکی ڕێک و پێکەوە بینیت، ئەو ڕسمە دێتە بەرچاوت. بۆ ئەوەی تۆ ڕسمی ناشرینی کەس نێتە بەرچاوت، بەبێ مۆڵەت بەبێ پێشوەخت مەچۆ ماڵە. اینجا ئێستا هەندێک وەسائیلی پێشکەوتوو هەیە ئازیزانم پێتان ناخۆش نەبێ، وا چاکە وا شەرعیە. ئێستا بە حکمی پەیابوونی ئەم موبایلە کاتێ تۆ دەی بۆ ماڵ ئێمە مەیە بەرقاپێکە و خۆت کە بە ماڵە، پێش ئەوە یەک تەلەفۆنێ بکە چیتایە فڵان کەسی برام فڵان ئامۆزام فڵان پورزام لە ماڵەوەن، وەڵا حەزەکەین سەرێکتان لێ بدەین. بەڵام ئەمە زۆر گرنگە ئازم. ئەگەر گوتی نەخێر لە ماڵەوە نین و یان ئیشێکمان هەیە، وإذا قيل لكم ارجعوا فارجعوا، خوای گەورە فەرمێ فهو أزكى لكم. ئێمە ئەم عادەتە هەندێک هەمانە پێمان ناخۆش نەبێ، هەر کەسێک ئەم عادەتەی هەیە پێچەوانەی قورئانی پیرۆزە. ئەوەی باشە ئێستا خوشکانیش بڕێگاگای لێمانە، چونکە ئەم ئەحکامە زۆر خوشکانە گرێتەوە. یعنی ئەگەر من تەلەفۆنێکم کردیان هاتم لە دەرگاکەمدا و کاک فڵان کەس مناڵێکت کوڕێکت کچێکت خێزانەکەت هات و وتی ببوورە وەڵڵاهی داوای بردنەکەین مەجالمان نییە، تۆڵی چی؟ ئەڵێ باشە قوربان زۆر چاکە من ئەگەڕێمەوە و جارێکی تر دێمەوە، یان ئەڵێ من لێوە هاتم بۆ ماڵیان دەرگای بۆ نەکردمەوە وەڵڵاهی جاری تر بە ماڵتان نایەمەوە. هەندێکمان هەیە ئەم تەبیعەتەمان هەیە، هەر کەسێ ئەم تەبیعەتەی هەبوو دای لە دەرگایەک و وتیان ببوورە مەجالمان نییە، ئەگەر تووڕە بوو وتی جاری تر نایەمەوە، ئەوە نیشانەی ئەوەیە نە لە نوێژی نە لە ڕۆژی نە لە دینداری تێنەگەیشتووە. چونکە وەکو خوا ئەفەرمێ نوێژ بکەن، خوا فەرمێ چوون بۆ ماڵێ وتیان مەجالمان نییە بگەڕێنەوە، تۆش ئەبێ بگەڕێیتەوە بە سنگ فراوانی بەبێ تووڕە بوون. جا فەرقی چییە بە قسەی ئەم ئایەتە بکەی، فەرقی چییە بە قسەی ئەو ئایەتە بکەی؟ ئەم ئایەتێکی ئێمە باسەکەین کاتێک کە دابەزی یەکەم جارێک بوو دابەزی، حەزرەتی عومەر ئەم ئایەتی خوێندەوە لەبەری کرد، ڕۆی بە ناو ماڵەکان ئەگەڕا. لە هەر دەرگایەکێدا فەرموومە حەزرەتی عومەرە بەخوا بێتە ژوورەوە فەرمووی ئیشم هەیە نایم کاتێکی تر. گەڕا گوتی ئیلا ئەبێ ئەمڕۆ ئەم ئایەتە تەطبیق بکەم. چوو لە دەرگای ماڵێکیدا گوتی وەڵڵاهی ببوورە مەجالمان نییە. وتی ئەلحەمدولله. گەڕایە وتی بزانم دڵم خۆشە، بزانم لێ عاجز بوومە، یاخود ئەم ئایەتە تەطبیق بکەم و سوپاس بۆ خوا چۆن نوێژەکەم کرد ئایەتەکەم تەطبیق کرد، ئەمەشم تەطبیق کرد. تۆ خۆشت وا بە ئازیزانم، ئەم قسەی باسی خۆمانە، ئەم قسەی باسی ئێمەیە کە تۆ هاتی بۆ ماڵ ئێمە من لە دەرگاکە وتم ببوورە کاک فڵان کەس مەجالمان نییە، ئیتر نەڵی باشە مامۆستا خۆشی لە ماڵەوەی کەچی هەر ئەڵێ مەجالمان نییە. ئەمە پیاوەتێت خوا، ئەمە ڕێزە لە منێ وعد بێ جاریتر نێم بۆ ماڵتان. ئەگەر وادوت، ئەگەر ئەم عەقڵێتە تایە، ئەگەر ئەم سلوکە ئاوای، ئەوە دڵنیان بە تۆ لە دین تێنەگەیشتوتر، ئیتر پێت ناخۆش نەبێت چکەوە قسەی خوایە. بۆیە ئیستئذان لەگەڵ تەستەئنیسوە فەرقی هەیە.
تەستانیسو ئەوەیە ئەو کاتێک کە تۆ ئەچی بۆ ماڵیان گونجاو بێ، یعنی جاری وایە مەسەلەن لە کاتی گەرمای نیوەڕۆیە، لە هاوینانە، لە ڕەمەزانانە، ئەبێ تۆ بزانی ئەو کاتە کاتی ئەوەیە بچی بۆ ماڵیان یان کاتی نییە، ئەو جار داوای مۆڵەتکەی. ئەنجا بەکارهێنانی تەلەفۆن زۆر گرینگە بە تایبەتی لەم سەردەمەیە. پێش ئەوەی بچی خەبەری پێ بدەی ئەرێ مەجال هەیە بین بۆ ماڵتانیان نە، پێش ئەوەی بەڕێ بکەوی. کۆمەڵێک ئەحکامی تر باسەکەین. یەکێک لەوانە ئەو کاتەی کە لەوێن ڕجاءن ئەم قسانە کە ئیکەین گشتی دینە، باسی من نییە، باسی ئیسلامە. وا چاکە ئەوەنەی کە بە یەکەوە دانیشنەوە عایلەیە باسی خزمایەتی و خۆشی و ئەوەکە نەک بەداخێکی زۆرەوە ئێڵم کە ئێمە ئەچین بۆ ماڵی فڵان کەس ڕێک تەلەڤیزۆنەکەیان داگیرسانەوە هەمومان قوڕ و قاب بەدیا تەلەڤیزۆنەکەەوە دائەنیشین تا سیرەکەی سەعاتێ 2 سەعات دانیشتوینە و ڕێک ببوورە وەڵا کاتەکەت درەنگ بوو بڕۆینەوە خوا حافیز بیاخوا یەک کەلیمەمان باز نەکردەوە. باشە ئەگەر هەر باسی تەلەڤیزۆنە خۆ لە ماڵی خۆشمان تەلەڤیزۆن هەبوو سەیریکەم ڕێک خاوەن ماڵەکە خۆی کاتە بەخوا فلیمێکی خۆش باش خۆ لە ماڵ خۆشمان فلیمە بوو جا بۆچی لە ماڵی ئێوە تەماشایکەم بۆ ماڵی ئێوەش ئیزعاجکەم و بۆ ماڵی خۆشمان ئیزعاجکەم. لەبەرەوە ئازیزانم وا چاکە من خۆم تا ئەم دەقیقەیە و وعدیشم داوە هەتا بمێنم لە ژووری میوانمان تەلەڤیزۆن دانانێم، چونکە ئەو میوانەی بێ بۆ لای من نایە بۆ سەیری تەلەڤیزۆن. لە ماڵی خۆیان 2-3 تەلەڤیزۆنیان هەیە کە ئەو هەر بێ لە ماڵی ئەمە ئەو چەند کاتەی بەیەکەوە سەیری تەلەڤیزۆن بکەین. ئەمە چیمان کرد؟ بەس پێم ناڵی هیچمان نەکرد. بۆیە بێ دابنیشی باسێکی خۆشەویستیە، باسێکی ڕێز و احترام، باسێکی خزمایەتی، باسێکی لێک حاڵی بوون. لەوانەیە من کاتێ دێم بۆ ماڵیەوە محتاجیەکەم هەبێ بەڵکو لێم تێبگەی و محتاجیم هەیە، بەڵکو من لە تۆ تێبگەم محتاجیەکت هەیە. ئەنجا خاڵێکی تر کە زۆر گرینگە ئەبێ لەو شوێنە دابنیشی کە خاوەن ماڵ بۆ دیارەکە. جاری خاوەن ماڵێ قوربان بفەرمووی ئێرە نانە بەخوا من حەزم لێرێ، ئەوڵێ وەرە ئێرە نە بەخوا من حەزم لێرەیە. ئەوە پێچەوانەی شەرع ئەزانن ئازیزەکانم. ئەبێ تۆ بوەستی تا خاوەن ماڵ فەرمی لە چۆ کردی لەوێ دابنیشە. من بینی و مەجاری وایە هاتۆ بە ماڵی خۆمان بۆرە ئێرە دانیشە نە بەخوا من حەزم لێرێ، نە بەخوا من لێرە دانیشم. ئەزانی ئەمە زۆر غەڵەتە. من ئەیزانم تۆ بێ لە چۆ دابنیشی، نەک تۆ بێ لە ماڵەکەی منە بخۆ دابنیشی. یعنی ئەو چەند ساعتی هاتوویتە دانیشتە ئەگەر بە قسەی خاوەن ماڵەکە دانیشتی بێتی بێشەرعیت کردو گشتی، چونکە تۆ جاری وایە ڕێک بەرامبەر پەنجەرەکە دانیشتی. کچەکەی من، خێزانەکەی من، دایکی من، چێی من لێوە تێپەڕێ، من حەز ناکەم تۆ لێوە دابنیشی، من خۆم بۆ دیاریەکەم، تۆ هاتووی بۆ ماڵی من. ئەمە دینە ئازیزان. ها گوتمان ئەحکامی یاسا. ئێستا کاتێک یاسای مرور دایناو ئاوا بڕۆی ئەگەر لەولاوە هاتی پێوتێ ڕۆین سایت دەعمەکەی دەعم لەگەڵ چیا دەعمەکەی لەگەڵ سیارێکی ترە. ئەی ئەم دانیشتە کە من بۆ دیارێکم تۆ لێ دانانیشی لەگەڵ شەریعەتی خوا دەعمەکەی گونجاو لەگەڵ شەریعەتی خوا دەعمەکەی. ئەمە باسی دینەکەین ئازیزانم. ئایا معقولەیە؟ بۆیە تکاکەین کاتێکی بۆ ماڵێک لە چۆ دانیشم قوربان باشە. ئەگەر گوتی لە هەر شوێنێ کەیف خۆت ئەوە بە کەیف خۆتە، ئەگوتی فەرمووەرە ئێرەوە با پشت خۆیەوە بێ، با لای ئەملاوە بێ، بە لای دیوارەکەەوە بێ. جاری من حەزەکەم تۆ پشتت بە پەنجەرەکەەوە بێ، ناحۆشەکەی ئێمە نەبینی. من حەزەکەم پشتت بەو دیوارەوە بێ، دیوارەکە ماش شتێکی ناشرینە و حەز ناکەم ئەو لایەن ببینی، حەزەکەم ئەم لایەن ببینی. المهم من ڕێگەت بۆ دابنێم. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئازیزانم، قەت لە ماڵێک جۆرە پرسیارێک نەکەی کە ئیحراجی بێ. جاری وایە تۆ دانیشتویتە تاوێکی زۆرە خێزانەکەی نایە بە خێراتن بکە، مەڵێ ئەرێ خێزانە لە چۆیە؟ دایکی نایە، مەڵێ ئەرێ دایکی لە چۆیە؟ فڵان کەسی کوڕی نایە، مەڵێ ئەو فڵان کەس دەچوو. پرسیار مەکە، ئیحتیمالە خێزانەکەی ئێستا نەخۆشیی هەبێ و جۆرێک بێ، ئیحتیمالە دایکی ئێستا شتێک بێ، ئیحتیمالە ئەگەر ئەو خۆی بەباشی بزانێ مادام ئێوەونە دۆستیەکەن ئەگەر وانە وایە ئاهات کەنایە پرسیار مەکە. ئەچی بۆ لای نەخۆشە، ئەرێ قوربانەوە نەخۆشەکەی جەنابەت چی بوو؟ مەپرسە لێ ئازیزەکەم، لێ مەپرسە، بێشەرعیە لێ پرسینەکەی. چونکە ئەگەر گونجاو بێسە خۆی بۆت باسەکە وەڵا قوربان 2-3 ڕۆژە تووشی ئازارێک بووم لە فڵان شوێنما، طەبیعیە کە خۆی باسی کرد کەیفی خۆیەتی، بەس تۆ لێی مەپرسە. قەت مەپرسە چووی بۆ ماڵێک ئەوە تۆ نەخۆشەکە چی بوو، کە چووی بۆ ماڵێک هەندێک پرسیار مەکە. ئەنجا لەگەڵ ئەوەیە کاتێک دائەنیشی لەوانە ئەبێ هەندێک نهێنی ئەو ماڵە هەیە بیپارێزی. لەوانەیە تۆ لەو ماڵەیە عەیبێک ببینی ئەگەر بێت و چوویتەوە ماڵەوە یا چوویتە شوێنێکی تر ئەم عەیبەت لای خەڵک باس کرد، یەکێکە لە تاوانە گەورەکان نەپاراستنی عەیبی ماڵێکە سەردانی کردو. ئیتر ئەوە خۆت باش ئەیزانی
پاراستنی چاو و پاراستنی عیب لەو ماڵە یەکێکە لە ئاداب و ڕەوشتە بەرزەکانی سەردانی. من ناکرێ مەجاریتر من باس کردو حەزەکەم دووبارەی کەمە لە خزمەتانە. برادەرێکم باسی کرد فەرمی چوین بۆ ماڵێک سیارێکیان هەبوو لێی بکڕین. دوو کەس بووین بە یەکەوە لە ڕێگا برادەرێکمان توش بوو برادەری خۆمانە وتی وەڵام منیش دێم لەگەڵتانە. گوتمان قەیچیەکە چوینە ئەوێ تا دانیشتین و نانێکیشمان خوارد و سیارەکەمان لێ کڕی. کاتێککە گەڕاینەوە لە ڕێگا ئەو پیاوتی وەڵام منیش شەریکم لەگەڵتانە ئەوتمان قەیچەکە بە یەکەوە ئەگەر 4 دەرهەمی قازانج کرد دا بەشێکین قەیچەکە. تۆزێک ڕۆیشتین لە سیارەکەیە ئەم پیاوەی سێهەمەکە لە ڕێگا تووشمان بوو وتی بەخوا عەجایب و بینیتان خێزانەکەی بەخوا عەجایبە خێزانەکەی دەستی وایە و نازانم قاچی وایە فڵانەکەی وایە. ئەم پیاوە سوێن و قورئانی خواوتی مامۆستا بەس بۆ عیبرەت بۆ تۆی جەڕمەوە وتی ڕێک سیارەکەم ڕاگرت و لام دایلاوە وتم کاک فڵان کەس ئەم سیارەی ئێستا ئێمە کڕیوانە تۆڵی چەندێ قازانجەکە بۆ مەبەستە چییە؟ وتم سوێن بەخوا قەسەم لەم دەقەی بەم لاو لەگەڵ منان نایە ئەبێ ئێستا دابزی. ئاخر کاکە خۆی چیش خراپ نەگوتە وتم نابرام ئێستا بچین بۆ ماڵی ئێمە. چۆن لە ماڵی ئەو پیاوە بووی نانی داپێین و خزمەتی کردن و خێزانی بە حیا و حورمەت و چایی بۆ لێنان و هات چایی بۆ تێکردین ئێستا چین بۆ ماڵی ئێمەش وایە کە لە ماڵ ئێمەش تێپەڕیتی ئەینی ئاوا باسی خێزانەکەیم نەکەی لەبەرەوە تۆ بە عەمەل ئەوە نای پاراستنی ناموسی خەڵکت بۆ ناپارێزرێ لەبەرەوە بە عەمەل شەریکایەتی نایە. بۆیە من هەموو جار ئەلێرە وتومە هەر ڕەفیق و برادەر و دۆست و جیرانێک کە لای تۆ دانیشت باسی کەسێکی کرد ئەوە لای کەسێکی تریش باسی تۆ ئەکات ئیتر بیکە بە پێوەر. خاڵێکی تر هیوادارم ئەو خوشکە بەڕێزانی کە ئێستا گوێیان لێمانە وە جەنابیشتان کاتی ئەچی بۆ ماڵان ئاگاد لە مناڵەکانت بێکە لەگەڵتایە. ئەمە خاڵێکی زۆر گرینگە. جاری وایە تۆ چی بۆ ماڵێک تۆ بە 3-4 مناڵەوە چویتە هەر خۆت دانیشتی ئیتر مناڵ هەر یەکێ بە مەطبەخە ڕاکە وێکێ بە ژووری میوانە ڕاکە وێکێ دەسە با بۆ ئەم گوڵە و یەکێ دەسە با بۆ ئەو شتە و ڕاکە و سەرنیا و دەسەدەن بە زۆپە و دەسەدەن بەشت ئاگاتان لێ چە ئیزعاجیەکە یەخۆ خاوەن ماڵیش عەیبەکا بڵێ وەڵام مامەکەم. ئەم دایکەش بە کەیفی خۆی دانیشت و ئەگەر لە ماڵەکەی خۆی بێ دەجار دوو نەعلی پیانە کێشا بۆ کەچی لە ماڵیوان هیچ دەنگ ناکە. ڕاکاتێ لە مەطبەخەکە گڵاسێکەینێ ڕاکاتێ لە هۆدەی میوان گوڵێکەهێنێ ڕاکاتێ لە هۆدەی نووستنەکەیان ئاوێنێکیان داناوە ئەیهێنێ چوزانم ئیتر ئەو ماڵا دەن بە کۆڵەوە کابرا خواخوایەتی سەعاتێ زووتر ئەمانە بڕۆن. بینیتان ئەم جۆرانە کە ئەمە چەندێ بێدینیە باشە جێبەجێکردنی ئەمە چەندێ دینە و چەندێ جوانە. لەبەرەوە زەبتی مناڵەکان کاتێکی بۆ ماڵێن زۆر زەرورە. ئەو مناڵە مەیلە لە خۆتەوە ئەگەر زانی مناڵەکەت ئەوە نەهار و هاجە و لەیەش بە قسەت ناکە مەی بە لەگەڵ خۆتە ئازیزەکەم. ئێستا هەندێ ماڵ هەیە گوڵی جوانێن لە ماڵەوە داناوە هەندێ ماڵ هەیە بەعزێ شوشەواتیان داناوە هەندێ ماڵ هەیە هەندێشتی قەدیمیان داناوە مناڵەکانی خۆیان لەگەڵی ڕاهاتون دەنگ ناکەن بەس مناڵەکەی تۆ هەڵێگرێ دایەنێ واکات تەلەڤیزیۆنەکە گۆڕێ بە کەیفی خۆی واکات. ئەمە یەکێکە لەو خاڵە ناشیرنانەی کە لە ناو خانەوادە و خێزانی ئێمە هەیە. ئایا ئەمە ئەگەر مناڵەکانی ئێمە و ئاوا بێن بۆ ماڵتان ئەمەتان پێخۆشە؟ بێگومان شتێکی ناخۆش و نابەجێ و نادروستە. ئاخیر کەلیمەمان ئازیزانم کاتێ لەو ماڵە دانیشی بە بێئیزن مەچۆ دەرەوە کە ئێستا ئەو حاڵەتەمان هەیە کە من دێم بۆ ماڵی ئێوە تەلەفۆنێکم بۆ دێ بە بێئیزن ڕێگە ڕۆم لە حەوشەکەی جواب بدەمەوە. ئەمە یەکێکە لە غەڵەتە گەورەکان. یعنی کە تۆ لە ژوورۆ دانیشی تەلەفۆنێکت بۆ هات یان لەوێ جوابی دەوە یان مەچۆ دەرەوە یان چێتە مەدخەلەکە یان چێتە مەمەڕەکە جواب بداتەوە. ئاخر تۆ ئەلەم ژوورە دانیشتووی نابێ بچیتە مەدخەل و مەمەڕەکەی خەڵکێکی ترەوە جوابی تەلەفۆن بدەیتەوە. ئەگەر ئەمەندە نهێنیە یەکسەر بڵێ بەڕێزەکەم دوای 10 دقەی تر ببوورە بۆتەکەمەوە. ئەی تۆ چۆنەچی لە ماڵەکەی منە بەبێ ئیزنی منە چیتە حەوشەکەەوە بەبێ لەوانێ بڵێن جا باشەم هەموو قەید و قویدە چییە؟ ئەمە گشتی دینە. چونکە کە من و تۆ لەم ژوورەوە لێرە دانیشتووی من مناڵەکانی ترم کچەکانم خێزانم هەمووی لە ژوورێکی تر لە مەمەڕەکە لە حەوشەکەیە بە جۆرێکی ترن تۆ چۆنە بێ بچیتە ئێوە؟ ئەمە مامۆستایەک جارێک وای کردبوو کە چوو بۆ دەرەوە تەلەفۆنی گوتی کاکە زانی غەڵەتێکی گەورەت کردبوو وتی بە حیاتی جارێکتر ناچم بۆ ماڵی مامۆستا فڵان کەس چوومە دەرەوە تەلەفۆنەکە جواب دەمەوە ئێکاکە ئاخر تۆ لە هۆدەی میوان دانیشتووی چۆنە بێ بچی لە حەوشەکە بە بئیزن جواب دەیتەوە؟ ئەمە حەقیقەتە واقعە. لەبەرەوە ئازیزانم خۆشەویستانم ئەمانی کە باسمان کرد ئەحکامانێکن شەریعەتی خوا دایناوە یاسای خوا دایناوە بۆیە کاتێک بە نادروستی جێبەجێیەکەی بێگومان کارێکی هەڵە و خراپت ئەنجام داوە. خۆ ئەگەر ئەم کارانش لەگەڵ خۆتا بکرێت چەندە پێ ناخۆشە ئەگە تۆش لەگەڵ خەڵکاوات کرد ئەوەنە پێی ناخۆشە. بۆیە هیوادارم ئەم ئەحکامێک بوون ئەحکامەکان چۆن قورئان باسی ئەحکامی زەکات و حەج و ئەمانەی کردووە باسی ئەحکامی چوون بۆ ماڵانیشی کردووە وەکو ئەمەی بۆتانم باس کرد. خوای گەورە لە عەفومان بکات.
خی گەورە لێمان ببورێت تاعات و عیبادەتمان قبول کات لە ئەحکام و یاساکانی خۆی تێمان بگەێنێت بە جۆرێک مامەڵەکەین کە جێگەی ڕەزامەندی خی گەورە بێت بە جۆرێ مامەڵەکەین کە بە ئەجر و پاداش بۆمانە نووسرێت خی گەورە ئەجر و پاداشتمان بنووسی وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته